ڕخنەیەکم هەیە کە تۆ کە باسی ئیخوانی ئەەکەی پێم وابێ وەکو زەمێک وەکو شتێکی ناشرین وەکو بابەت بە پێچەوانەوە مەدرسەی ئیخوان دوای ئەوەی کەوا خەڵکێکم بینی لە کوردستانە ئەیانوت ئیخوانەکان وا و ئیخوانەکان وا چون دراسەیەکی قوڵی منهەج و مەدرسەی ئیخوانەکانم کرد جوانترین مەدرسە و جوانترین قوتابخانەن کە قوتابخانەی برایانن و جەنابی حەسەن بەنا مرشیدی ئیخوانەکان بووە لە میسڕا و هەرچی دانیشگا و هەروەها مەڵبەندی زانستی و هەروەها بێتەوە هەنگاوی باش و پرۆژەی خێری و کاری چاکە هەیە ئیخوانەکان پێشەنگ بوون تیاندا و بە ئوسلوبێکی جوانی نەرم و نیان و حەلیمانە توانیوانە سیاست بکەن و هەوڵی بەدەستهێنانی کورسیش بکەن لە ڕێگای سیاستێکی ئاشتیانەی یعنی میانە ڕەوانەوە دوور لە توندوتیژی دوور لە هەموو بابەتێک ئەم بابەتەش بابەتێکە لەو بابەتانەی کە ئەگەر مەدرسەی ئیخوان و یەکگرتووی ئیخوان بن و وەڵڵاهی شانازیە ئەگەر ئەوان ئیخوان بن بەو شێوازەی کەوا حەسەن بەنا و مەدرسەی ئیخوان و یوسف قەرضاوی و ئەوان هێنایان شتە جوانەکانیان جوانە و شتە باشەکانیان باشە لە باتی ئەوەی کەوا ئەو سەر و سیما خراپ و ناشرینەی کە لە مۆدێلەکانە بینرا بۆ ڕەدێکی ئەوان ئەم بابەتە جوانە لە ساڵیادی ئیعلانی حیزبەکەیان و ساڵیادی ئیعلانی حیزبەکەیان و هەروەها بێتەوە بۆ پیشاندانی ڕووی ڕاستەقینەی کوردستان کە دایک و داپیر و داپیرانمان بەو شێوازە و ئەو بەرگ و جوانەیان لەبەر کردووە ئەمەیان پیشاندابێ شتێکی زۆر جوانیان کردووە من بە پێچەوانەوە ینی دوای ئەوەی کەوا ئەوەندە باسی ئیخوان کرا ئەوەندە باسی ئیخوان کرا من لە ئیخوانم پۆڵیەوە بەڕاستی تێگەیشتمە نەتیجەیەکەوە ئیخوان هەنگاوی زۆر جوان و جەریئانەی هەیە هەنگاوی جوان و جەریئانە و مفاجعاتانەی هەیە بۆیە خەڵک